بارە باگرژی و ئاڵۆزەکانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە. هەڵبەتە کوشتنی ئیسماعیل هەنیەم سەرۆکی مەکتەبی سیاسی بستنەوەی حەماس لە بەیانی ئەمڕۆدا بەشێکی دیکە لە گفتوگۆکان خۆ بەشێکی دیکە لە سەرنجەکان لە شەڕ و پێکەتەکان ڕۆژهەڵاتی ناوڕاستە قوڵتر دەکاتەوە بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی نێوان ئیسرائیل و هەروەها حەماس، ئیسرائیل و حیزبوڵای لوبنانی، ئیسرائیل و هێزە جیاوازەکان لە ناوچەکەتە بەتایبەتی لە ئێستادا کە ئیسرائیل خۆی بە پرسیارەتی لە هێرشەکە ڕاگەیاندووە و حەماسیش دەڵێت کە ئێمە بە بەردەوامی لە کۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەین. بەڵکو گفتوگۆکردنی زیاتر سەبارە باگرژی و ئاڵۆزەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەروە خوێندنەوە بۆ کوشتنی ئیسماعیل هەنیە سەرۆکی بستنەوەی یاخود سەرۆکی مەکتەبی سیاسی بستنەوەی حەماس گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئارام عەلی ڕۆژنامەنووس کە بەڕێزە ناستەخۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمە ئامادەن. کاک ئارام سڵاو لێ بێ باش. زۆر سپاس معنی باش. زۆر بەخێر بێت. کاک ئارام لە دوایین ڕووداوی کە ڕووداوی سیاسی گرنگ کە لە ناوچەکەدا ڕوودات بەیانی ئەمڕۆ بوو کاتێکدا ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی بستنەوەی حەماس لە تارانی پایتەختی ئێران دەکرێتە ئامانج و دەکوژرێت. دەبێت خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەم ڕووداوە گرنگە چی ئەم ڕووداوە گەورەیە تایبەتی خوێندنەوەی زۆری بۆ دەکرێت و دەژڵێن کە ئەمە بە تەواوەتی ڕووداوێکی چاوەڕوان نەکرا بوو. ئایا بەڕاستی چاوەڕوان نەکراو بوو؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بڵێ بەڕاستی کوشتنی هەنیە لە تاران لەم بارودۆخی ئێستادا کۆمەڵێک ماسێج و کۆمەڵێک لێکدانەوەی زۆر گرنگ هەڵدەگرێت. ئەویش ئەوەیە کە ئەم شەڕی لە دوای 7 ئۆکتۆبەر و یان ئیتۆفانی ئاقسایان جەنگی غەزا کە هەڵگیرسا لە 7 ئۆکتۆبەر ئێستاکە و خەریکە دەگوازرێتەوە بۆ کۆمەڵێک پایتەختی دیکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. دوێنێ گواستراوە دوێنێ شەو بۆ بەیروت کە لە زاحیە جنوبیدا حیزبوڵای تێدایە فەرماندەرێکی حیزبوڵای کوشتە. ئەمڕۆ بەیانیش دوای چەند سەعاتێک لەمە لە ناو تاراندا هەنیە دەکوژرێ. ئەمە زۆر لەخۆ دەگرێ. یعنی مانای وەیە ئیسرائیل و ئەو بەرەی کە پشتیوانی ئیسرائیل دەکا سوورە لەسەر ئەوەی ئەم جەنگەی غەزە بکە گەورە بکات بیکاتە جەنگێکی ئیقلیمی هەموو ناوچەکە بگرێتەوە. ئەویش بە کۆمەڵێک ئامانج. کاتە ئیسرائیل بۆ دەیەوێت کە لەگەڵ ئەوەی لە ئێستادا خۆی لە ناو فەڵەستین و لەگەڵ حەماسدا ڕوبەڕووبوونەوەی هەیە بۆ ئەوێت کە پرشکی ئاگرەکە بگواستێتە بۆ وڵاتانی دیکە. لەبەرەوەی دەزانێت کە ئەو جوگرافیەت و ئەو سیستەمەی کە لە 100 ساڵی ڕابردوودا ڕێژراوە ئەو سیستەمەی ئێستای خۆرهەڵاتی ناوەڕاست ئەمان نییە بۆ ئیسرائیل. 7 ئۆکتۆبەر نزیکترین نمونەیە کە زەربەیەکی زۆر گەورەی پێکەوت ڕۆحچێش بوو بۆ ئیسرائیل و ئەزانەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراتر دەڕوا، ڕۆژ بە ڕۆژ بەرەو نەمان دەڕوا. پێدراوەکانی نزیکەی دەمانگی ڕابردووی شەڕی غەزا و یەمەن و ئیسۆریا لەو حربەیە کێشەی زۆر گەورەی بۆ ئیسرائیل دروست کردووە. زەربەی زۆر گەورەی پێکەوتووە لە ناوە خۆدا کێشەی زۆر گەورەی دروست کردووە. خەریکە لە ناوە خۆدا هەڵدەڵەشێتەوە کێشەی زۆر گەورە دروست لە حکوومەتی ئیسرائیلدا. لەبەر ئەوەش دەیانەوێت جەنگەکە گەورە بکەن. ئەمە بەڕاستی مەسێجێکی زۆر گرنگ بوو بۆ تاران، بۆ بەرەی بەناو ممانعە، بەرەی شیعە کە ئەوانە دەست ناپارێزن. خۆی لە خۆیدا کوشتنی هەنیە لە ناو تاراندا بەڕاستی یعنی بۆ ئێران شەرمەزارێکی زۆر گەورەیە. ئیتر ئەگەر هەتا دوێنێکە بێدەنگیش بوون بەرامبەر بە کۆمەڵی شت ئەمڕۆکە نابێ بێدەنگ بمێنن، بێدەنگ نامێنن. تەسعیدێکی زۆر ئەوەیە، ینی ئیستیفزازێکی زۆر گەورەی ئێرانە. ئەمە ئەتوانرێ هەنیە لە شوێنێکی دیکە بکوژرێ، بەڵام بۆچی لەوێن دەردا بیزەبن. لە قەتەر هەموو کاتێک دەبزێت دەستی خۆیاندا بوو، بەڵام بۆچی هەنیە لەوێ کە پزیشکیان تازە بۆتە سەر کۆماریش. کاتە ئەو پرسیارە سەرەکەکەیە کاک ئارام بۆچی ئیسماعیل هەنیە لە وڵاتێکی دیکە دەکوژرێت؟ ئایا کوژرانی لە وڵاتی ئێراندا بۆ ئیسرائیل ئاسانترە یاخود پایامێکی هەیە ئیسرائیل دەکوشتنی لە ناو خاکێکی ترە؟ ئیسرائیل و ئەمریکا پایامان هەیە بۆ ئێران کە ئیتر وا بەردەوام نابن. لەو تارەکەیدا نەتەنیاهۆ لە بەردەم کۆنگرس 21 جار باسی ئێرانی کرد ئەو ڕۆژە 21 جار. ئەرە پێویستە ئێمە هەمومان مەسەلەکە ئێرانە و حیزبوڵڵا و حەماسەوانە هەموو پێکەوەن و هەموو دوانەیە زەربە لە ئیسرائیلدەن. بۆیە من لەو بڕواایەدام لە دوای ئەمە ئەم بەرەیە بە تەواوەتیش بە ئاشکراش ئیتر لە جەنگەکە لە جەنگی بە وەکالەت دەرەچێ لە مەسەلەی یعنی بەرەی ئێران و عێراق و یەمەن و ئەوانە هەموو ئەوها بەو شێوەیە هەموو یەکن لە جەنگی وەکالەت دەرەچێ و زیاتریش گەورە دەبێ و تەسعید دەبێ و زۆر شوێنی دیکەش دەگرێتەوە.
ئەمریکاش دەیەوێت بەڕاستی جەنگەکە گەورە بێ ئەمریکا هەرچەندە دەڵێ ئێمە نامانەوێت جەنگەکە گەورە بێ کۆمەڵێک حیساباتی بۆ دەکە بەڵام دەیانەوێت جەنگەکە گەورە بێ لەبەر ئەوەی ئەمان و ئاسایش لە خۆرەڵاتی ناوەڕاستە نەماوە لە دوای حوتی ئۆکتۆبەر ئەوانش باش ئەمە دەزانن ئیسرائیل لە وەزعێکی زۆر مەترسیداردایە لەبەر ئەوەش جەنگەکە گەورە دەکەن بە ئومێدی ئەوەی کە بتوانن دووبارە خۆرەڵاتی ناوەڕاست بە جۆرەیەکی دیکە بە جۆرێکی دیکە دیزاین بکەنەوە کە لە بەرژەوەندی خۆیان دابی ئێمە لەبیر نەکەین ئەم لە 100 ساڵ پێل ئێستا وانە لە 1970 سایکس پیک و خۆرڵاتی ناوەڕاست دیزاین کراوە وانە دیزاین کراوە ئێستا بۆیە تورکەکانش بەردەوام باسی دۆزان دەکەن وانە کە 100 ساڵی بەسەدا تێبڕێ ئێستا 101 ساڵە بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە دووبارە ئەو ناوچەیە دابڕێژێتەوە حوتی ئۆکتۆبەریش ڕوویدا ئەمە ئێستاکە دوای ئەوەی لە کۆمەڵێک شوێنی دیکەدا سەر نەکەوتن بۆ نمونە ئەمریکا لە ئەفغانستان سەر نەکەوت لە عێراق کە هات بۆ عێراق دەویست جارێککە ناوچەکە دابڕێژێتەوە بە جۆرێ بەرژەوەندەکانی خۆی سەر نەکەوت دوای ئۆکرانیا و دوای ئیسرائیل کە رووسیا و چین بەهێزێکی گەورە هاتوونەتە ناوچەکە دەیانەوێت دەست بەسەر خۆرەڵاتی ناوەڕاستدا بگرن و ئیسرائیل لە مەترسیدایە کە زۆر مهمە بۆ ئەمریکا ئیسرائیل لە مەترسیدایە و نەتەنیاهۆ بە ئاشکرا لە خیتابەکەیدا ئەمەی ئێستا هەڕەشەی سەرەکی بۆ سەر ئیسرائیل زۆر هوەر یعنی مەسەلەن ئەوانە ئێران و بەرەی ممانعە مەسەلەن وا دادنێن کە هەڕەشەیە بۆ سەر ئیسرائیل لەبەر ئەوەش دەیانەوێت لە هەمووان بدەن مثلا ئەوەی بەرە شیعەکانن یعنی ئەوەی حەزی شعبیە ئەوەی جەماعەتی دیکە یەمەنیەکانن حوسیەکانن حزب وڵای لوبنانە ئەوانە هەموو بۆش دەخەنە یەک بەرە دەڵێ هەمووشان ئێران ئەوانە سەرپەرشتی دەکات احتیمالی هەیە هاوکارێک لە نێوان یەکتریان دەهابێ بەڵام بەڕاستی لە حوتی ئۆکتۆبەرەوە ئەمانە نەتەنیاهۆ دەڵێ ڕوخۆرەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورە بەخۆ دەبینێ دەڵێ ئێمە لە دۆڕیانێکی مێژووی دادەژین کە یەکلاکەرەوە دەڕێنێکی یەکلاکەرەوەی مێژووی دادەژین لە نێوان وحشیگەری و بربەریەتدا بۆ نمونە ئەو مفاهیمانە ئەو مستەلەحانە بەکاردێنێ مانەوێ شتەکە شتێکی تاریخیە ئەمانە بڕیاری جەنگیان داوە جەنگەکەش گەورە دەکەن و هەموو ناوچەکەش دەگرێتەوە یعنی ئەمڕۆ گەیشتە تاران بەیانی دەگاتە لە بەغداشی داوە لە بابلیشی داوە دوێنێکە لە حەزی شعبی داوە لە زەرفە سەخر بۆیە دەتێ بڵێت ئەم دوو ڕووداوە هاوکات و هاوشێوەن یەک ئامانج و یەک ڕووداوەکەی بابل و ڕووداوەکەی تاران بەڵێ ئەوەی حزب ئەوەی ڕاحیەی جنوبی ڕاحە ئەوەی تاران ئەوەی بابل ئەوەی عێراق هەموو یەک سەرچاوەیە هەمووی ئەمریکا و ئیسرائیلە جەنگەکە گەورە دەکەن و بڕیاری گەورەکردنی جەنگیشیاندایە ئامادەکاریشیان هەیە لە هەموو ڕوویەکەوەی هێزیشان بڵاوە پێکردیا هەم لە دەریا هەم لە زەوی بڵاوەیان کە پێکردێ بۆ ئەم جەنگە لە ڕۆژانی داهاتوودا ئەم جەنگە زۆر گەورە دەبێت زۆر شوێنی دیکە دەگرێتەوە یعنی چاوەڕوان دەکرێت بەڕاستی بگاتە عێراق بە قورسایەکی زۆر گەورە و لەوانەشە کە هەندێک دەوڵەتی دیکەش بەشداری شەڕ بکەن یعنی شەڕەکە بەتەنێ لە مناوەشاتی ڕۆژانە نامێنێ وەکو حیزبوڵا ئەوە دەکرێت دەبێتە جەنگێکی فعلی بینی دوو دەوڵەت دەوەکە کە شەڕی بە وەکالەت نامێنێت بەڵێ ڕاستەخۆ شەڕی بە وەکالەت نامێنێت دەوڵەتەکان بەڕای من لەمە دووە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە خۆیان بەشداری شەڕ دەکەن بۆ نمونە نەتەنیاهۆ لە بەردەم کۆنگرێسدا داوای لە ئەمریکا کرد کە هاوپەیمانی ئیبراهیمی ئەبراهام دروست بکرێ لە دەوڵەتانی تەزبیع لەگە ئیسرائیل ئەمانە کوێنە سعودیەیە ئوردونە عومانە باشە بەحرێنە ئەمانە کە هەموو لەگەڵ ئەو بەرێن چونکە مانەوەی ئەوانە هەمووی کە تەوقی پاراستنی ئیسرائیلن بە مصریشەوە هەموو مانەوەیان بە ئیسرائیلەوە بەددا کە ئیسرائیل بەردی بناغی سیستەمی خۆرەڵاتی ناوەڕاستە کاتێک بەردی بناغە هەڵوەشێتەوە هەموو سیستەمەکە هەڵەوەشێتەوە بە وعدی بەلفۆر کاتی خۆی دروست کاتە داڕشتنەوەی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بە هەڵەشانەوەی ئیسرائیل بێت ئەوان ینی بۆیە کاتێک لە مەترسیدایە ئەمانە دەیانەوێت مەترسەکە لە سەخۆیلا بەرن بە ئومێدی ئەوەی کە هەڵنەوەشێنەوە سەیتەرە بەسەر ناوچەکەدا بکەن دەیانەوێت جەنگەکە گەورە بکەن ئەمریکا دەیەوێت خۆرهڵاتی ناوەڕاستی گەورە دروست بکە ئەوەی کە بۆی نەچوە سەر ئێستاکە بەو جەنگە بیکە بە خۆرهڵاتی ناوەڕاستی گەورە ناوچەکە لە بەندەستی رووسیاش دەربێنێ لە بەندەستی سینیش دەربێنێ ئەمریکا توانێتەوە شەڕ بکات
ئەمریکا لەبەرەوەی مەجبورە بیکە لەبەرەوەی ئەمە بەشێک نییە لە نزیکبوونەوە دەزانین لە نزیکبوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا نزیک دەبینەوە ئەمە بەشێک نابێت لەوە نەخاتون علاقی بۆەوە نییە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیشەوە سیستەمی جیهانیش بەرەو هەڵوەشانەوە چووە بە دوای 11 سپتێمبەردا مەسەرەن هەتا 11 سپتێمبەر و 10 ساڵی دوای 11 سپتێمبەر ئەمریکا تاک جەمسەر بوو لە دنیادا وانە تاکە قوتب بوو بە تەلەفۆنێک هەموو شتێکی دەکرد بڕیارێکی دەدانی هەموو شتێک بەسەر هەموو شوێنێک دەکرد بەڵام ئەمڕۆکە بووی ناچێتە سەر لە عێراق لە ئەفغانستان سەحبی کرد ئەمریکا وەکو پێشوو نییە لەناوە خۆ کێشەی زۆر گەورەی هەیە دۆلارەکەشی کێشەی هەیە و دوو قوتبی گەورە بەرز بوونەتەوە یەک رووسیا یەک سینە لێ قبوڵ ناکرێ وەکو پێشوو یەکێتی ئەوروپاش وەکو پێشوو نییە بریتانیا ئابینی لە یەکێتی ئەوروپا دەرچوو ئەوروپا وەکو پێشوو نییە گۆڕانکاری زۆر گەورە هەیە لەناوە خۆدا لە ئینتیخابەتەکاندا سەیریان کاوە نیە لیبرالیزمەکە بەرەو فەشەل چوو چەپەکان دێنەوە سەرکار وەرحاصل گۆڕانکاری زۆر گەورە هەیە لە دنیادا سیستەمی جیهانی بەرەو هەڵوەشانەوە چووە سیستەمی ئیقلیمیش بە 7 ئۆکتۆبەر كامتداد 11 سپتامبر سیستمی اقلیمی خۆرهڵاتی ناوەڕاست 100% بەرەو هەڵوەشانەوە دەڕوە دەیانەوێت لە سیستەمی ئیقلیمی تازەی خۆرهڵاتی ناوەڕاستدا ئەوانە بەشی شێریان بەرکەوێ دارێکی دیکە ئەمریکا و ئیسرائیل یانەوەی ئیسرائیلی گەورە دروست بکەن ئەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشکی شێریان بەرنەکەوتووە بەڵێ بەڵام ئێستاکە لە مەترسیدایە پشکێکیان زیاتر لە مەترسیدایە مثلا پارێزگاری لێ بکەن مثلا ئێستا سووریا لە بندستی رووسیادایە یەمەن ئەگەلێ خەریکە دەکەوتە بندستی ئەوانە عێراق بە هەمان شێوەیانی بۆیە خوێنەوەکان بۆ عێراق چییە کات بەڵێ خوێنەوەکان بۆ عێراق چی ئەم شەڕ چ پریشکێکی بەر عێراق دەکەوێت بە دڵنیاییەوە عێراق پریشکێکی زۆری بەردەکەوێت لەبەرەوەی عێراق مرکزێکی ئاینی شارستانی وزەی گەورەی خۆرهڵاتی ناوەڕاستە عێراق زۆر مهمە لەبەر ئەوەشە عێراق پێگەیەکی زۆر گەورەی دەبێت لەم شەڕە لە داهاتوودا و پێگەکە یەکلاکەرەوە دەبێت لەبەرەوەی هێزی عێراق هێزێکی زۆر گەورەیە زۆریش گرنگە ئێمە سیر نەکەین ئەمڕۆکە چەند گروپێک دەبینین و هەندێک شتی و زۆر بابەتەوان نیە لە ڕووی حەزاری و تاریخیەوە سەیری عێراقی عێراق زۆر گرنگە زۆر مهمە و ڕۆڵشی دەبێت لەم جنگانەدا لە کۆتاییدا ئەو دووبەرەیە یعنی ئەوەی کە دەبینی وا جنگەکە گەورە دەبێ وردە احتیمالی هەیە وەکی گوتمان ئەو تەحالوفی ئەبراهام کە ئینتیدادی دیانەتی ئیبراهیمیە وەختی خۆی کە دروستیان کە تەحالوفی ئەبراهام نەتەنیاهۆ داوای لە کۆنگرێس کرد چۆن ئەمریکا لەگەڵ دش بە رووسیا لەگەڵ ئەوروپا هەموو بۆ تەیەک با لەگە ئیسرائیلیش لەگەڵ دەوڵەتانی عەرەبیش ئەو پەیمانەتێکی وا دروست بکە بۆ شەڕی ئێران و بۆ شەڕی ئەو دەوڵەتانی ناوچەکە بۆ دەست بەسەراگرتنی خۆرهڵاتی ناوەڕاست بۆیە لەو ڕووەوە لەمە دووە لەو بڕواایەدام کە ئەو بەرە عەرەبیەش کە ئەوەی لەگە ئیسرائیلە ئەوانیش دەکەونە جوڵە دەکەونە حرەکەت کاتێک شەڕ گەورە دەبێ ئەو کاتە احتیمالی هەیە ئوردن و ئەوانەش حدودی عێراق لەو دیودا ئەزانی بکەوێتە بەرهەڕەشە بە تایبەتی کێشەی گەورە لە بینی وهابی و لە بینی شیعەیە هەیە ئەزانی لەبیر نەکەن ینی سعودیە چەندجار نەزەفی داگیر کردووە کاتی خۆی دەڕووی ئەوەدا و لە هەمان کاتیش لە تورکیا شێزێکە قوڵایەکی زۆر هاتوێتەوە هەرێمی کوردستان عێراقی هیچ وڵاتێک نین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەمووی خۆی ئامادە کردووە هەمووی خۆی ئامادە کردووە بۆ ئەو گۆڕانکاریە گەورانە ئەزانن گۆڕانکاری گەورە دەبێ دەیانەوێت پێگەی خۆیان لەدەست نەدەن و دەستکەوت بەدەست بێنن لەم گۆڕانکاری خۆی بڕاری خۆی داوەکە بەڵێ هەمووی ئەزانن هەمووی ئەزانن شەڕەکە گەورە دەبێ سیرکە لە ڕۆژانە من ئەخوێنمەوە سەر کۆمارە وەزیری دیفاعە مەراکزی دیراساتە هەموو دەڵێت دنیا بەرەو جەنگی سێمی جیهان دەڕوە وەردۆغان بۆ نمونە هەموو خەڵکی دیکەوانە یعنی مەسەلەکە وا وردە گەورە دەبێ و حرب دەبێتە جەنگێکی ئیقلیمی دوجار مهم گرنگ بۆ ئێمەی کورد ئەمە چی تێدا دەبێت ئەمە زۆر مهمە بەڕای من باشە ئەو سیستەمی ئیقلیمیەی کە لە پاش سایکسپیکۆ لە سایکسپیکۆوە لە خۆرهڵاتی ناوەڕاستدا فەرز کرا ئەو دەوڵەتانەی نەتەوەیانەی کە دروست کرا ئەو نەخشەیە ئەو سنوورانە هیچ لە بەرژەوەندی کوردان نەبوو دەزانی کوردستانی تێدا پارتەبوونەوە هات و ئەو سیستەمە ستەمکاریە لەسەر پشتی دابشکردنی کوردستان و نکۆڵیکردن لە کورد دروست کرا هەڵوەشانەوەی ئەو سیستەمە بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی کووردا دەبێت باس لەو بکە عنی بوون بە دەوڵەت و یاخود یەگرتنەوەی هەر چوار پارچەکە بە دڵنیاییەوە لە دوای ئەم جەنگە ئەم جارە کە دووبارە خۆرهڵاتی ناوەڕاستدا بەش دەکرێتەوە ئەم جارە کورد بێکیان نابێ یعنی من ئەو مژدەیە دەدەم کورد بێکیان نابێ
کورد بێ خاوەن نابێ کورد کیانێکی دەبێ کورد شتێکی خۆی دەبێ هەرچەندە ئەمە لە ڕووی واقعیەوە ئاگاسەیرێکی وەکو قسەیەکی خۆش گەشتبینی دێتە بەرچاو بەڵام ئەمە حکمی مێژوو تاریخە یعنی باگراوندە مێژووی و شارستانیەتەکان کە ئەساسن ئەمانە حساباتی جیۆپۆلیتیک و استراتیژی دەکەن ئەجینا حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبی کوردی تاوەکو ئێستاکە خۆی ئامادە نەکردووە بۆ ئەم شتە لەکوێ ئەم مەسەلە نەدایە پێویستە لە ئێستاوە خۆیان ئامادەکەن وەزعەکە بەڕۆژخەرێکی گەورە دەڕوە بەڵام بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی ئێمەدایە و لە بەرژەوەندی ئینسانیەتدایە لە بەرژەوەندی گەرانی ناوچەکەدایە کوردستان و عێراقش پێگەیەکی زۆر مهمیان دەبێت کۆتایی ستەمکاریە ئینشاءڵڵا. بەڵێ کاک ئارام دەسپاس بۆ ئارام عەلی ڕۆژنامە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بووی زۆر بەخێر زۆر سپاس بۆ ئێوەش.